لە 6 مانگی ڕابردوودا ئەوە دووەمین جارە بە بانکێشتی کۆماری تورکیا کۆنگرەی لوتکەی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی گرێدەدرێت. لوتکەی کانونی یەکەمی ڕابردوو 2017 لە دوای ئەوە بوو کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاریدا کە باڵۆێزخانی وڵاتەکەی لە تەل ئەبیبەوە بگوازێتەوە بۆ قودس. ئەم کۆنگرێش لە دوای کوشتاری خۆپیشاندەرانی ئاشتیخوازی غەزە هات کە هاوکات لەگەڵ ئاهەنگی کردنەوەی باڵۆێزخانی ئەمریکادا لە قودس لە ڕۆژی 14 ئەم مانگەدا زیاتر لە 62 شەهید و 3188 برینداری لێکەوتەوە. لە ماوەی خۆپیشاندانە ملیۆنەکەی چەند هەفتەی ڕابردووشدا کە بە خۆپیشاندانی گەڕانەوە ناسراوە تا ئێستا 115 کەس لە خەڵکی سڤیلی فەڵەستینی لە غەزە لەلایەن سوپای ئیسرائیلەوە شەهید و 13000 بریندار کراون. لە دوای ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردەمی ترامپدا بە تەواوی لە ئەنگری خۆی بۆ ئیسرائیل یەکلایی کردەوە، وڵاتانی عەرەبی ناوچەکەش بە تایبەتی سەعودیە و ئیمارات و بەحرەین و میسر بوونەتە بەشێک لە ئەستراتیژی ئەمریکا لە ناوچەکەدا بۆ هەرچی زیاتر نزیک بوونەوە لە ئیسرائیل و گۆڕینی دژایەتی ئەو قەوارەیە بە دۆستایەتی و نیشاندانی ئێران وەکو مەترسی سەرەکی لە خۆرەڵاتی ناوەڕاستە بە تەواوی زەمینەی بۆ ڕەگەزپەرستانی زایۆنستی خۆش کردووە کە واقعی دێمۆگرافی قودس بگۆڕن و مزگەوتی ئاقسای پیرۆزیش بخەنە مەترسیەوە. ئەوەی جێگەی سەرنجە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ خۆی بەشدار بووە لە بڕیارەکانی دابەشکردنی فەڵەستین و دۆخی قودس کە بە دۆخی 4 حوزەیرانی 1967 ناسراوە کە بۆ پێیە ئەو شارە شاری هاوبەشی ئاینەکانە. بەڵام ئەوەی ئێستا ترامپ دەیکا ڕاست پێچەوانەی هەموو ئەو بڕیارانەی ئەنجومەنی ئاسایش و بنەماکانی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکانیشە. پێچەوانەی ڕێکەوتنامەی سازشی ئۆسلۆیە لە نێوان ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین و ئیسرائیلدا کە ئەمریکا بۆ خۆی سەرپەرشتی کردووە. لاوەتای ترامپ سەرۆکایەتی ئەمریکا وەرگرتووە بەردەوامە لەسەر بەهێزکردنی پێگەی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە خۆتزیینەوە لە یاسا نێودەوڵەتیەکان و ڕێکەوتنامە جیهانیەکان کە بەوتەی ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا ترامپ بەو ڕەفتارانەی ئاشتی جیهانی خستۆتە مەترسیەوە. لەم ڕووداوە دڵتەزێنەی کوشتاری خەڵکی سڤیلی غەزەدا کە نیکی هالەی نوێنەری ئەمریکا لە ناتۆ یەکگرتووەکان بە بەرگری شەرعیانەی ئیسرائیل لە بوونی خۆی ناوی برد و حەماسی بەوە تۆمەتبار کردووە کە ئەو خەڵکەی کردووەتە سوپەری خۆی. ئەمریکا پرۆژەی بڕیارێکی ڤیتۆ کرد کە 14 وڵات دەنگیان بۆ داو. وەکو هەمیشەش تەنیا ئەمریکا پێی ڕازی نەبوو، تەنانەت ڕێگەشینەدا بەیاننامەیەکی بەهێزیش لەو بارەیەوە بڵاو بکرێتەوە کە ئیدانەی ئەو کوشتارە بکات کە ئیسرائیل ئەنجامی دابوو. کۆنگرەی ئەمجارەی ئیستانبول لە دوای ئەوە هات کە تورکیا باڵوێزی ئیسرائیل لە ئەنقەرە و کونسولی ئەو قەوارەی لە ئیستانبول دەرکرد و باڵوێزی خۆی لە تەل ئەبیب و واشنگتۆن بانکێش کردەوە بۆ ڕاوێژ. هەرچەندە لە کۆی 57 وڵاتی ئیسلامی شاندی 40 وڵات بەشدار بوون، لەوانەش 13 سەرۆک و سەرۆک وەزیران و 2 جێگری سەرۆک و وەزیرانی دەرەوەی زۆرێک لە وڵاتان بەشدار بوون. بەڵام لە کۆنگرەی پێشتردا 19 سەرۆک بەشدار بوون. ئەوەی جێگەی سەرنجە لە هەردوو کۆنگرەکەدا سەعودی و ئیمارات لە نزمترین ئاستا بەشداری دەکەن. ئەمەش ئەو ڕاستیە دەردەخە کە ئەو دوو وڵاتە لەم کاتەدا ئیسرائیل بە دوژمن نازان و با پێچەوانەوە هاوپەیمانی خۆیان دەزان و ڕۆژ لە دوای ڕۆژ نیشانەکانی ئەو هاوپەیمانێتیە دەردەکەون و ئەوان کێشەی قودس بەلاوەکی دەزانن. هەروەکو محەممەدی کوڕی شاه سەلمان لە دیداری شاندی لۆبیەکانی لە ئەنگری ئیسرائیل لە نیویۆرک بەڕاشکاوی ئەو بابەتەی پێڕاگەاندبوون. ئەوەی ئێستا بۆ ئەوان لە پلەی یەکەمدا پێکێنانی هاوپەیمانەتی ناوچەیی و جیهانیە دژی ئێران کە پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەممە استراتیژەکەی بە ڕۆژنامەنووسان و ڕایگەشتی ڕادەگەێنێت.